هاوڕێیان و ئازیزان ئەم کاتتان باش. من شەماڵ عەلیمۆیەوە بینەری بەرنامەیەکی تری دیالۆگی هیوان. پاش ماوەیەک لە دابڕان هاتینەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی تری ئەم بەرنامەیە کە بەگشتی دیالۆگە سەبارەت بە باس و بابەتە گەرمەکانی سیاسەت و بە تایبەت ئەم ڕۆژانە کە ڕاپەڕینی شۆڕجێڕانی ئێران لە ئارادایە. باسەکانمان زۆر تایبەت بووە بەمانە ئەمە چەندەمین بەرنامەیە ئێمە سەبارەت بە ڕاپەڕینی ئێران و لایەن و گۆشە جۆرا و جۆرەکانی ئەو ڕاپەڕینە و ئەو جوڵانەوە مەزنە جەماوەریە ئەخینە بەرباس و لێکۆڵینەوە. بەرنامەی ئەمڕۆمان سەبارەت بە جوڵانەوەی ژنانە لە ئێران و جوڵانەوەی ژن ژیان ئازادی. بەشداری ئەم ئەڵقەی ئێمە و میوانی بەرنامەکەمان سەدیقە محەممەدیە. زۆر بەخێر هاتی هاوڕێ سەدیقە محەممەدی. زۆر سپاس سڵام هەیە بۆ تۆ بۆ بینەرانی بەرنامە و سپاس بۆ بانکێشتنی من بۆ بەرنامەکە. زۆر خۆشحاڵم کە سپاس گوزاریشم کە ئەم داوەتێ منت قبول کرد. بۆ ئەوانەی کە بەڕێز ناناسن کەمێک پێشەکیەک باسەکەم. ئێوە بەڕێستان لە ڕابەرایەتی حیزبی کۆمونیستی ئێرانن و یەکێکن لە هەڵسوڕاوانەی کە لەم هەفتەی ڕابردووە لە پێکهێنانی شورای هاوکاری هێزە چەپ و کۆمونیستەکانی کوردستان لە کوردستانی ئێران بەشداریتان بووە کە ئەچینە سەرەوە باسەش پێم خۆشە ڕای ئێوە لەو بابەتەوە بزانم. لە مێژە تقریبەن 4 دەیە لە کای سیاسیە چالاکی لە ئەندامێکی کۆمەڵە بووی وابزانم ماوەیەکی باشیش پێشمەرگە بووی لە کۆمەڵەیە و لە دوای ئەوەش کە وەختێک بە ناچار هاتیتە دەروەی وڵات هەڵسوڕاوێکی جوڵانەوەی ژنانیت. هاوڕستیقە ئەمڕۆ بەڵێ لەگەڵ منایە بۆ بەشداری لە دیالۆجێکە سەبارەت بە جوڵانەوەی ژنان و سەبارەت بە ئەو ڕاپەڕینەی کە لە ئێرانە ڕوویداوە. بەر لەوەی بچینە ناو باسەکەەوە یەک دوو جاروتم هاوڕستیقە و بە بینەران ئەڵێم لە ئێستاوە ئیتر ئێمە پێشگر و پاشگر بۆ ناوەکانمان بەکار نایانی نەکاک و خان نە هاوڕێ. من شەمەڵ عەلیم و بەڕێزتان سەدیقە محەممەدی. دیارە ئەمە کەمێک لەوانەیە لەگەڵ کەلتوری کوردیا زۆر نەگونجێ و خۆش نێت، بەڵام بەرحاڵ ئێمە پێمان وایە کە ئینسانەکان بە ناوەکانی خۆشیانەوە زۆر زۆر جوانن، پێویست بە پێشگر و پاشگر ناکە بۆ ناوەکانیان، هەر بەو ناوانەوە کرێ بناسرێن و هەموو شاوڕێیەکین و هەموو ژوەکیەکین و یەکسانین لەبەرەوە پێویستمان بەم پێشگر و پاشگرانە نیە. هەر وەکو ڕوونکردنەوەی بۆ بەڕێزانێ ممکنە سوالیان بۆ دروست بێ بۆچی بە ناوی یەکەمی یەکترەوەی کردبانەکەی. بەرحاڵ سدیقە من بچمە سەر باسی مەسەلەی سەرەتا دوپێش هاتەکانی ئەم بارودۆخی ئێران و دواتر بچینە سەر ئەسڵی مەسەلەکەمان لەبەرەوەی ئەم دۆخی ئێرانەوە نەگەرم و گوڕە بە دروستی نازانم بەرنامەیە بکەین بەر لەوەی کە چایەک بەخشێنین بە دوار ڕووداوەکانە لە ڕۆژەکانی ڕابردووە جمهوری ئیسلامی سەرنجام تاوانێکی نەخشە داڕێژرا و قەتلێکی حکوومەتی ئەنجامدا جاریان بە دژی هەڵسوڕاوان بۆ چاوترسێنکردنی ئەوانەی کە بەشدارن لەم ناڕزانەیە و بەدوای ئەوەیە کاردانەوەی لە خۆی خەڵک کاردانەوەی لە خۆی نیشاندا بە تایبەتی لە دەرەوەی وڵات کاردانەوەی زۆر گەورە بینرا
پێم خۆشە ئێوەش سەبارەت بەوە ڕای خۆتان بڵێن یاخود هەروە چاوخشانێک بۆی کەوا ڕوویداوە لەم ڕۆژانەی ڕابردووە پێشکەش ببینە ئێمە بکەن. بەڵێ دیارە تقریبان بۆ 3 مانگە چێت ئەو وەزعیەتە ئاخێزێکی جەماوەری لە ئێرانە هەیە کە ژنان ڕۆڵ و نەخشێکی بەرچاویان تێدا هەیە ئەمە بە کوژرانی یا کوشتنی ژینا دەستی پێ کردووە بە دوای ئەوە هاتنە مەیدانی کۆمەڵان و توێژهای ناڕازی خەڵکە ئەنوا و ئەقسامی داخوازیان بۆ لە زمنی ئەم 43 ساڵان سەرکوت کراون، شکنجە کراون، حکمی زندان دراون و جەماعەتێکی زۆر بەخاترەوە ئەمنیەتی گیانیان لەبووە لە تەبعیدا ئەژین. دەنگەکە ئێکۆی هەیە کاتشەماڵ ئەگەر بکرێت قساکەم دەنگەکە ئێوە ببەستن ئیتر ئێکۆی نەمێنێ. لە ئەم 3 مانگە کۆمەڵانی ناڕازی کە مەجموعەن خواستی ئەساسیەکانیان خواستی یا مطالباتیان سەرکوت کراوە جوابی نەگرتوێتەوە علیڕەغمی ئەتراز علیڕەغمی 4000 ئەحتسابی کرێکاری و ئەترازاتی معلمان لە ئەتراز بە انتخاباتێکە ساڵی 88 یا 2009 شاید کرابێت بەڵێ 2009 بێت بە انتخاباتی ڕیاست جمهوری لە ئێرانەوە دەستی پێکردوایەوە دەیمانی ساڵی 96 ئێران و هەروەها کاتە 2017 هەروە ئابانی 98 ئەقشار و توێژهای مختلفی مردم هاتنە مەیدان بە تایبەت مەسئلەی نان و کار و ئازادی مەطرح بوو، مەسئلەی قەتعی ئومید و تەوەهم بە جناحی ئیسلاح تەلەبی ڕژیم مەطرح بوو. لە هەر حرەکەتێکا لە هەر ئاخێزێکی جەماوەریە حکوومەت جگەلەوە کە جوابی مطالبات و داخوازەکانی خەڵکی نەداوە بە سەرکوت و بە کوشتن و بە سەربەنیسکردن و ئەحکامی ئەعدام و توندوتیژی جوابی مطالباتی خەڵکی داوە تا مەسئلەی کوشتنی ژینا هاتە بەرەو دیارە مطالباتی ژنان بەخاتر ڕێکخراو نەبوونیان فۆرمولە شودا و وەکو ڕێکخراوە نەهات بۆ مەیدان و ئەمە نقطە زەعفێ بوو کە زوتنەوەی ژنان بووی هەرچەند هەر ڕۆژە لە سەر شەقام لە سەفی خەریدی مەوادی غەزایی لە هەموو جێگای لە ئۆتۆبوس لە قەتار ژنان ناڕزایەتی خۆیانیان دەرەبڕیوە بە پەروەرشی ئەم نەسڵە کە ئێستا هان لە مەیدانە یعنی جوانان و نەوجوانانێک کە ئێستا هان لە سەفی ئەوەڵی ئەترازاتە لەگەڵ ژنانە زیاتریان کچانی جوان و کوڕانی جوان ئەبینین دەستاوەردێک کە بوویەتی ژنان بە یەکجاری بەو نەتیجە گەیشتون بە شاو و بە شێخ و بە هێزی دەرەکی و ئەمپریالیستەکان بڕوایان نەبێەوە ئێستا ئەعتماد بە نەفس و بڕوا بەخۆیەک دروست وتیانەکە تەنها باوەڕیان بەخۆیان هەیە بۆیە ڕژاونەتە سەر شەقام و جوانان بەتایبەت کە ئەبینن هیچ داهاتوویەکیان نییە لە سیستەما گیانیان ناوەتە سەر کەفی دەستیان و هاتوون و خۆیان داوای ئەو ئاڵوگۆڕاکەن و بە هەموو شێوەیەک بە دروستکردنی ئەنواعی شەورا لە گەڕەکەکانە شەورای لاوان و ارتباط لە بینی خۆیانە لە بین شارەکانی مختلفی کوردستانەوە لە سەتی سەراسەریە توانیویانە و ئاخێرزە بەرەو ئاستێکی زۆر بەرزتر و بەرینتر ببن کە ڕۆژ بە ڕۆژ تعدادێکی زیاتریان پێ پێوەستی بکرد. لێرە باشترەوەیە کە بە نەقشی زانکۆ کچان و کوڕانێک کە پێشڕەون چەپن ڕادیکاڵن و کولی مطالباتی ئەم ئاخێزە دەواقع چەپ و ڕادیکاڵ و سۆسیالیستیە دەستیان داوەتە دەستیەکەوە نایەڵن کە ئەم دەنگە ئەم ئێترازاتە کەس بێت بەخشن کاکەوە چییە ئەو دەنگە لای خۆت بوو ئاڕێ بەڵێ لێرە بوو بەڵێ لێرە بوو ببورن جاروبار ئەم ئێکۆی دەنگە مشکل دروستەکە ئەوە بێدەنگمان کرد بە داوای لێبوونە لە زەرفی 3 ڕۆژی یا 4 ڕۆژی لە ڕابردووە بینی 14 و 15 و 16 ئازەر بە تاریخی ئێران خەڵکچوون بە پیری ڕۆژی دانیشتووە یا ڕۆژی خوێندکارەوە و ئەترازاتێکی وەسیعتر لە سەتی دانیشگاکانە ڕوویدا کە هەروەکە ئەزانن تعدادی نیوە زیاتری دانیشگاکان کچان و ژنانی جوانن. ئێستا لەواقع ئەم ئاخێزە بە جۆرێکە کە مطالباتی ژنان تەنها
سرفەن مطالباتی سنفی تایبەت بە ژنان نییە، بەڵکو خواستی ئازادیە، خواستی کارە، خواستی ئەوەیە کە ئینسان بتوانێت حەقی بەرابەری ببێ، یعنی ژیانێکی شەورایی زۆر شعاری شەورادن کە ژن لە زۆر باشە ئابووری و کۆمەڵایەتی و پێم باشە دواتر بچینە سەر ئەو باسانە. سێقە من پێم خۆشە ئێستا سەبارەت بەم کۆبوونەوەی ئەم ئەخیرە قسەیەکی کورت بکەین بەر لەوەی بچینە ناو ئەستی باسەکەمانەوە کە ئەویش مەسەلەی جوڵانەوەی ژنانە. لەم هەفتەی ڕابردوو بوو، ڕۆژەکانی شەمە و یەکشەمەی هەفتەی ڕابردوو بوو کە کۆبوونەوەیەک لە ستۆکۆڵم کرا. شورای هاوکاری هێزە چەپ و کۆمونیستەکان لە کوردستان، دەرە لە کوردستان مەبەستمە لێرە کوردستانی ئێرانە پێک هات. پێم خۆشە سەبارەت بەوە کەمێک بۆم بدوێ، چونکە شتێکی سەرنجڕاکێش لەم کۆبوونەوە هیچ کە ئێوە خۆتان ئەندامن لە دەستەی بڵێ نوێنەراتی یاخود دەستەی هاو ئاهەنگکەر یاخود هەماهەنگی پێڵێن لەو دەستەیە خۆتان نوێنە. بەڵام ئەوەی کە سەرنجڕاکێش بوو بۆ منەوەیە بۆ یەکەم جارە بینی نیوە بە نیوەیە 50 ژن و پیاون لەوەی کە لێرەیە بوون و بە تایبەت ئەوەش جێگای سەرنج بوو کە بەش 4 دانیان لەوانە کە هەڵبژێران بە هەڵبژاردن هەڵبژێران، بەڵام لەگەڵەوەیە پارێزگاری لەم 50 کرا کە بۆ خۆی شتێکی بەڕای من سەرنجڕاکێش و جێگای ستایشە. پێم باشە کەمێک بەر لەوێ بچینە سەر باسەکەمان کەمێک سەبارەت بەم شورایە قسەمان بۆ کەی شورای هاوکاری هێزە چەپ و کۆمونیستەکان لە کوردستان. بەڵێ من پێم وایە پێشترەوە بەرنامێکتان نەم ڕابتا بووە، بەڵام من بەسامی خۆم بە تەوەژۆ بەوە کە کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزب کۆمۆنیستی ئێران و سازمانی کوردستانی حیزبی حکومەتیست فەراخاندە هەندە و دوو حیزب بوون کە بانگەوازیان کرد بۆ ئەوەی کە ئەم کۆنفرانسە بگرین. زەرورەتی ئەوە کە ئەفرادی کۆمۆنیست و چەپی منفرد کە ئەگەر لە بیرتان بێ سەرەتا کە کۆمەڵە فعالیەتی کرد هەزاران ئەندامی بوو، چ لە ناوەوەی وڵاتی وەختێکیش هاتینە دەرەوەی وڵات بەداخەوە دوورکەوتنەوە لە مەوزوعی کارمان شەرایەتی تەبعید و اختلافاتی کە هاتە بەرەوە ئەم مەجموعە ئینسانی کۆمۆنیستە پرژ بڵاو بوون یا ئەحزابی تر دروست بوون چوونە ناو ئەو ئەحزابە یان لەو ئەحزابش دابڕان و تێعدادی ئەفرادی منفەردی چەپ کە بەتەنیا بوون زۆر بوو کە عملاً ئەم ئاخێزی جەماوەریە هەموویانی بردەوە فکری ئەوەی کە ئێمە بێکارێ بکەین بە تاکە کەس لەواقع کارێکی ئەو تۆ ناکرێت باشترەوەیە کە دیسان کۆ ببینەوە هەروواکە ئۆپۆزیسیۆنی ڕاست و ئەحزابی ڕاست لە سەتی ئێران و لە سەتی کوردستانیشە یەکیان گردەوە و نزیک بوونەوە بە یەکترەوە بە خاتری ئەوەی کە بتوانن خواستی چینایەتی چینێکی تایبەت کە خۆیان یان بەوە متعلق زانی نەمایندگی بکەن بەرەی چەپیش ئەو زەرورەتی ئەحساس کرد و ئەم ئەفرادە کۆبووینەوە بە بانگەوازێک کە بەیانیەک نووسرا حزبی حکومەتیست و کۆمەڵە پێکەوە یا بەشی کوردستانی حزب حکومەتیست. ئەم بانگەوازە ئێمە لە تەک 110 کەس لە کەسانی کە ئەمان ناسیێنێ لەواقع دەستڕەسیمان بە هەموو ئازیزان و هاوڕێیانی پێشومان نەبوو، ژمارە تەلەفۆن و ئیمەیل و ارتباطاتمان کەم بوو. ئەوانەی کە ئەمان ناسی و لە دەستڕستمان نابوون بانگەواز کران، میلمان بۆ ناردن، بە تەلەفۆن تەماسمان کرد لەگەڵیان وە لەو تێعدادا کە 110 کەس بوون ئێمە پەیوەندیمان پێوکردن تقریباً حدود 70 کەسیان جوابیان داوە کە 35 کەسیان توانیان لە وڵاتانی و شارەکانی تری سوئێد و وڵاتانی ئەوروپاوە بێن بۆ شاری ستۆکۆڵم. ئەوانیان کە نەیانتوانی بوو لە کانادا و وڵاتانی دوورتر بوون و بڕێکیان کە لە شارەکان و وڵاتانی تری شەشتان نزیک بوون نەیانتوانی بە حزورەن بێن لە تەریقی زۆم و مەجازیەوە بەشدار بوون. ئێمە بە حضوری 120 کەس توانیمان زەرفی 2 ڕۆژ ئەو کۆنفرانسە بەڕێوە ببین کە لە دەستەی بەڕێوەبەرەکەی 2 ژن و هاوڕێکی پیاو بووین و دیارە فکری چەپ و ئیدۆلۆژی چەپ پێشتر باسمە کرد کە ژنان ئەبێ لە هەموو تەسمیماتی سیاسیە مشارکەتیان بێ. شێوەی دەنگدان بۆ ئەو جەمعە منفەردەش وا بوو کە هەموو ئەولەویەتیانەوە بکە هاوڕیانی ژنیشمان وەکو هاوڕیانی پیا و زۆر بنوە
انتخاباتێک کە لە نێو ئەفرادی منفەردە کۆمۆنیستە منفەردەکان و چەپەکان کرا دوو هاوڕێژن و دوو هاوڕێ پیا و هەڵبژێرجان حزبەکانیش هەرکامیان ڕفیقێکی ژن و ڕفیقێکی پیاویان معرفی کردووە ئێمە دیارە ئەتڵاییەی پایانی یا کۆتایی هاتن بە کۆنفرانسەکەمان ڕاگەیاندووە پەیامێکیشمان ڕوو بە خەڵکی کوردستان و ڕوو بە بنەماڵەی گیانبەخت کردووان نووسیوە ئێستاش خەریکی کۆبوونەوەین و خەریکی تەهیەی پلاتفۆرم و بەیانیەیەکین کە بتوانین جەمعێکی زۆرتر لە ئازیزان چ بە شکلی منفەرد چ بە شکلی ئەحزاب و ڕێکخراوەکان کۆبکەینەوە بە دەوریەکەوە کە بتوانین بە شێوەیەکی شەورایی بەرەی چەپی کۆمەلگای کوردستان نمایندگی بکەین وە لەم شەرایەتە حەساسە ئێمەش خۆمان سازمان دابێت ئەولەویەتەکانمان چی بێ بە ئرتباتێکە لە ناوە هەمانە و هەدەفی ئەسڵیشمان لە واقعە بەرەی ناوەوەی وڵاتە کەسانێک کە ڕەهبەری ئەو بزوتنەوە کۆمەڵایەتیانە بەدەستە ئەنوای شۆرایان دروست کردووە هەم ئێمە لەگەڵەوانە لە ئرتباتە بین بتوانین تەجربیاتی خۆمان کە ئاخێزێکی پێشووی ساڵی 79مان بوو قیامێکمان کرد و حکوومەتی شامان ڕووخاند هەم تەجربەی ئەم چەند ساڵەمان و هەروەها موقعیەتی عینیە کە ئەوانی تێدان و هان لە تەمەنی گەنجێتی ئێمە ممکنە تەجربەی قیامی تریان نەبێ بە هاوکاری نەسڵی پێش لە خۆیان بتوانین پێکەوە نەقشمان ببێت لە بە سەرکەوتن گەیاندنی ئەم ئاخێزە. دەستەکانتان خۆش بێ و زۆر سەرکەوتوو بن بەڕاستی جێگەی دڵگەرمیە ئەم جۆرە کۆبوونەوە ئێمە لە ماوەکانی ڕابردووە لەگەڵ جابوونەوە و لێک دوورکەوتنەوە و اختلافات و ئەوانە دەست و پەنجەمان نەرمە کرد دیارە ئەم دۆخە کاتوتە پێشەوە بەر لە هەموو کەس کۆمونیستەکانی باگاهێناوەتەوە کە بەکاری پێکەوەی بەوەی کە هاوکاریەک بین و لەو سەنگەرانەی کە جەماوە خەریکە خوێنان تێکەڵ یەگەبی ئێمەش لەو سەنگەرانەیە دەستمان ئاوێزانی دەستی یەک بێ بەوە توانین سەرکەوتن بەدەستبێنین و پێشڕۆی بکەین یەکگومان اختلافاتەکان و ئەوەی کە بۆچوونی جۆر بە جۆر هەیە نیشانەی زیندوێتی ئەم جوڵانەوەی ئەمێ نەک نیشانەی کەم و کوڕی یا خود قەیران هیچ کاتێ بەڵام ئەمانە ناکرێ ڕێگا بگرن لەوەی کە لە یەک سەنگەرا پێکەوە لە بەرامبەر دوژمنەکانمان کەیتر هیچ تاریفی ناوێ زۆرن چ لە ناوخۆ چ لە دەرەوە چ لە ئاستی دنیا لە یەک سەنگەر ڕاوەستین و پێکەوە شان بەشانی یەک لەم خەباتە پیرۆز و ئینسانیا بەشداری بکەین بەرحاڵ دەستان خۆش بێ وە گوتم جێگەی دڵگەرمیە پاسێکی کوردوەرەگرین سێقە دێنەوە بۆ باسکردن لەسەر جوڵانەوەی ژنانی ئێران و کاریگەری ئەم جوڵانەوەی ئەخیر و هەلو پاوسەیە گوێ لە سرودێکیش ئەگرین لەلایەن خوێندکاران کە بە شێشیان کچانن خوێندکارانی زانکۆ یاخود کۆلیجی مۆسیقا هونەر لە تاران. بەڵێ سرودی بەرپاخیس کە لە ئەسڵا سرودێکی شیلیە لە شیلیا بە ئیسپانی وتراوە ئێستا ئەم ڕۆژانە لەلایەن خوێندکارانی کۆلیجی هونەرەوە لە تاران وترایەوە دیارە بە زیادکردنی وشەی بەرپاخیس بەرای زەنگ زیندگی ئازادی بینە سەر زەنگ زیندگی ئازادی ئستیقە سەبارەت بەم جوڵانەوەی ژنان لە ئێران و کاریگەریەکانی و ئەم دەورە نوێیە لە جوڵانەوەی ژنان کەمێکت باس کرد لە سەرەتاوە
بەڵام من پێم باشە ینی بە دەقیقی جوڵانەوەی ژنان لە عمومیەتە ببین لە ئاستی دنیاە لە ڕووی فکریەوە لە ڕووی ئەو مواازعانەوەی کە هەیە تا لە ڕووی تەرکیبەکەیەوە لە ڕووی ئەو دروشم و شعرانەوەی ئەیدا لە ڕووی ئەو سەنگەرانی کە گرتوێتی لەو مەسافانەیە خود لەو نەبەردانی کە لە بەرامبەر یا بەرەوە ڕوو بووە جوڵانەوەی ژیان ئازادی جۆرێکی تایبەتترە لە جوڵانەوەی ژنان ینی ئەوەی کە من ئەیبینم ئەوەی کە من دیقەتی ئەدەم جوڵانەوەی ژیان ئازادی تەنها نایە باسی خواستەکانی ژنان بکە جوڵانەوەی ژیان ئازادی خەریکە ئەڵێ ژنان ئەمجارە نەک وەکو فئەیەک وەکو بەشێکی کۆمەلگای ژێرستەم و چەسا و ستەم لێکرا و چوزانم دۆخێکی نالەباری بەسەرا فەرزکرا و خەریکە خۆی لەم دۆخە ڕزگارەکان ئەمجارە ژنان هاتوون ئەڵێن کۆمەلگا ڕزگارەکەی من ئاوایە بینم ئاوایە خوێنمەوە ژیان ئازادی بۆ من ئەڵێ کە ژن لە فۆرمی ئەکتەرێکە لە فۆرمی ڕزگارکەرێکا زۆرتر دەرەکەوێت تا لە فۆرمی زوڵم لێکراوێکە ستەم لێکراوێکە بڵێ ستەم لێکراوە بڵێ زوڵم لێکراوە سادەترین مافەکانی پێشێکراوە بەڵام بە قوڵایی ئەمستەمە باڵای خەباتی بەرز بووتەوە بە قوڵایی ئەمستەمە دیدی و تێڕوانینی بۆ ئایندە و ئەو ئومێدەی کە هێتی بۆ ئایندە بۆ ڕزگارکردنی کۆمەلگا بەرجەستە بۆتەوە دیارە ژنان فیاتی جۆر بە جۆر ڕۆژچینی جۆر بە جۆری لێکە بەشی زۆری ژنانی کارگەر و زەحمە کێشن و لەم جوڵانەوەی ژیان ئازادیەشە ئەم کاریگەری ئەبینێ من ئەمە خوێندنەوەمە پێم خۆشە تۆش لە نەزەر خۆتەوە جوڵانەوەی ژیان ئازادی چ جۆرە فۆرمێکە لە جوڵانەوەی ژنان و چ کاریگەریشی داناوە لەسەر جوڵانەوەی ژنان بەر لەوەی کە ڕێگەدەم ئەو پرسیارە وەڵام بیتەوە هەر بیرهێنانەوەی قسە یەکێک لە فەیلسوفە هاوچەرخەکانی ئەم سەردەمە کە بە فەیلسوفی چەپی دنیا ناسراوە سلاڤۆی ژیژێک زۆر گرنگە کە باسەکە ئەڵێ ئێوە تاواوی فیمینیزمی دنیاتان خستە ناو قەیرانەوە فیمینیزمی دنیا لەسەر ئەساسی مەسافێک و بەرامبەرکاری بەرەنگاریەک لەگەڵ پیاوە خۆی تعریفەکە زۆرتر ئەوەی کە لە مەسەلەن کەمپینی میتووا دەرەکەوێت کە منیش هەروە ئەوەی کە بڵێن تەجاوزکردن بە ژنان و ئەوانە زۆرتر نێر وەکو فاکتەر وەکو ئەکتەری ئەم ستەمە لە ژنان نیشانە درێ پیا وەکو ئەوەی ئەوی تری ژنان پیشانە درێ کە خەریکە زوڵم لە ژنانەکە بەڵام جوڵانەوەی ژیان ئازادی ئەمە خاتە ژێر پرسیارەوە جوڵانەوەی ژیان ئازادی مەسلەی ژنانەکاتەوە بە مەسلەیەکی هەتا بێخ سیاسی و پەیوەست بە هەموو مەسەلە و کێشەکانی تری کۆمەلگاوە کۆمەڵایەتی ئابووری و ئەمانە پێم باشە ئێستا ئێوەش قسەی خۆتان لەما بێت کۆستێکە فەرموو بەڵێ دیارە لە ئاستی دنیادا حدودەن 100 ساڵە کە مەسلەی مافی ژن مەترەحە لە سەرتاوە لە 1970 لە ئەمریکا دوایەوە لە ئەنقلابی شەوروی و 1970 بەدوایەوە مقداری ئەو مەسلەی بەرابریە تۆزێ تەخفیفی پیا کرد لە دەهەی 1960ەوە لە ئوروپا دیسان بزوتنەوەی ژنان هاتەمەدان بۆ نمونە لە وڵاتی سوێدا حدودەن 100 ساڵە ژنان مافی دەنگدانیان هەیە و لە ئێرانیشە لە وەختی ئینقلابی سپی زمانی شاوە ژنان حەقی ڕەئیان وەرگرت بەڵام مشارکەتی سیاسی ژنان عمەڵەن هەر لە ئینقلابی مەشروطەی ئێرانەوە بەشداریان لە تەسمیماتی سیاسی و ئێعتراز بە دیکتاتوری حتا زمانی شایش خەباتی ژنان بووە نەتەنها بۆ مافی تاکە کەسی خۆیان ژنان بۆ ئازادی گەل خۆیان بەڵکو حاکمیەتی دین لە دەسەڵاتە و حاکمیەتی سەرمایە لە هیچ کنێکی دنیا ئەو مەجاالی نەداوە ژنان بە تەواوی بەرابر بن حتا ئەگەر حەق ڕئیشیان بوو بێت و بە قانونیش وێژاوێ بەرابرن هەمیشە سەرمایەداری دیارە بە تەفرەقە خستنە ناو ژن و پیا و لە مقابڵی یەکتری ناقەراریان بات امتیاز بدا بە پیا و بۆ ئەوی کۆنتترۆلی ژنەکەی بک بۆ ئەوی تەفرەقە بخاتە ناو توێژەکانی کۆمەلگاوە بەتایبەت بۆ ڕخابەتی کاری لە بازاری کارات ڕخابەت بینی ژن و پیاوی کرێکار دروستکە غیر از اختلافی بینی ژن و پیا اختلافی بینی مەزاهب بینی ملەتەکان گشتەوانە ئەبزارهەیە بووە کە سەرمایه‌داری استفادەی لێکردووە بۆ تەفرەقەی مردم بەڵام ئاگاهیە کە دروست بووە بەعام لە ئێرانە لە ناو ژنانی ئێرانە و لە ناو پیاوانی ئێرانیا کە
تێن وەختێ سرودی بەرایە دروستەکە ئاڵێ بەرای خواهەرم خواهرت خواهرامون یا مادەرم مادەرت مادەرامون ئەو کوڕە جوانە شێروین وەختێ باسی مافی ژنەکە ئەبینێ کە دایکەکەی یا خوشکەکەی یا ژنانی کۆمەلگا چۆن ئەچەوسێنەوە کە مافی ئینسانی خۆیانیان لە زەوت کراوە یعنی ئاگاهیەکە لە ناو پیاوانی جوانیشە هەیە بەنسبەت ستەمی جنسیەتیەکە لە ژنانەچێ و هاتنە پشتی ئەو خەباتە ئەمە لەوەقع ڕێنەسانسێکی دروست کردووە دژی مەزهەب دژی ئەو ئاین و نەریتە کە پیاو سالاریە نەقشی ئەم ژنە جوان و پیاوە جوانانە زۆر زۆر بەچاوە ژنان دێنە مەدان بە شعار و بە دروشم بە قەود و دیوارەکانە ئەنووسن ئەگەر لە شرایەتی ئەمڕۆی ئێرانە زۆر زۆر گەرەکتە پیاوبی ژن بە یعنی ئەنواعی ستەم لە سەرەتای هاتنە سەرکاری ئەم حکوومەتەوە لە 8 مارسی 79 تا ئیسا یەکەمین توێژێکە هێرشیان کرایە سەر لە مافی ئینسانی خۆیان مەحرومکردن ژنان بوون و گەرەکیان بۆ بەم شێوە نیوەی کۆمەلگا خانەنشینکەن بیانکەن بە کەرەستەی زاوزێ و منداڵبوون و خزمەتدان بە پیاو لە حاڵەکە ژنان تەمکینیان نەکردبەوە هاتنە خیابان ئێعترازیان کردووە لە وەختەوە بە خەڵقی ئەدەبیات هۆنەر سینەما تەحسیڵات و تەلاش بۆ ئەوە کە لە جامعە حەقی خۆیان ئیسباتکەن مبارزە لە تەک حجابە کە ناویان نابوو بێ حجابی ژنان هیچ وەخت کۆتا نەهاتوون و تا هاتوون ڕادیکالتر تەلاشیان کردو دیارە بە ئەنواعی شێوەش تەلاشیان کرد ڕێکخراوە دروستکەن بەڵام تەشەکل و حزب و ئەوانە لە جمهوری ئیسلامیە مەمنوعە فعالینی بازداشت کراون زندان کراون تجاوزیان پێکراوە فعالینی چەپ و ڕادیکاڵی هەزاران ژن و پیاوی لاو لە دەهەی 60 یعنی داهەی 80 میلادیە لە زندانەکانە ئەدام کران ئەحکامی توولانی مدەتی زندانیان پێدرا لە هەموو عرسەکانە لە حقوقی مناڵان مەسئلەی ژینگە ژنان زۆر زۆر هەڵسوڕاو بوون وەکیل بوون پزیشک بوون پەرستار بوون مامۆستا بوون لە هەموو بزوتنەوە کۆمەڵایەتەکانە هەم نەقشیان بووە بۆ ئەو توێژە شغڵیەکە تێدا بەشدار بوون هەم نەقشیان بووە وەکو ژنان کە داوای مافی ئینسانیەکانی خۆیانیان کردووە بەداخەوە ئەم جارە بە تەجاوزکردن بە ئەسید پاشی بە تیرە نازیکردن بە چاو و سنگ و ئەندامی زاوزێ ژنان گەرەکیانە بەم شکڵە ژنان بترسێنن کە دیسانەوە ئەبینین ئەلا ڕغمیەوە کە ژن و کچی جوانی زۆر کوژراوە بەڵام هەر ڕۆژ تعدادی ئەوانە کە دێنە مەدان زیاترە بن ئەگەر مەلایەک لە خیابانە مەسەڵەن ئەپرسی لە کچێک تۆکیت ناوە چییە ناوی ئەو ژنە و کچە گیانبەخت کردووانە ئاگا ئەژە من نیکام من مەحسام ناوی کەسانێکە بن کە جوز و بە شەهامەتترین و زۆر زۆر ئازاترین ژنانی بوون کە هاتوونەتە مەدان کۆڵیان نەداوە نەترساون کە بچنەوە ماڵەوە لە ترسیەوەینەوە بکوژرن یا بخرێنە زیندان ئێستاشە بینین کە حدودەن 18,000 لاو گیراوە زیاتر لە 500 کەس کوژراوە و حدودەن 6 منداڵی ژێری 18 ساڵ بەداخەوە گیانیان لە دەستاوە کە سەدها لەوانەیە هەزارانیش بریندار ببێت لەم ئێعترازاتە بەڵام تا دێت ژنان سوورترن لەوەی کە ئێدامە بدەن مبارزەکەیان ئەگەر کۆتا بێن ئەوانەی کە هەن لە زیندانە لەوانەیە حکمی زیاتریان پێ بدەن یا یادام بکردن بۆیە ئەم جارە غەیرەز ڕوخانی ئەم حکوومەت و سەرنگونی ئینقلابی بە قەولی خۆیان بڕیاری تریان نەداوە ئەڵێن تا وەختێک گرانی بێ تا وەختی زۆڵم و فساد بێ ئێمە تا سەرنگونی درێژات ئێمە خەباتەکەم دقیقەنەمە وایەوە ئەم جارە جوڵانەوەی ژنان وەکوتم لە جوڵانەوەیەکەوە وەک باسەکرێ کە داوای کەمێک ئازادی زیاتر کەمێک مافی زۆر بەرابەرتر لە ڕووی قانونیەوە لابردنی هەندێک قەید و بێدوان لەمە دەرچووە ئیتر تەواو ئێوە بە هەموو ئەو ڕژێمە بخاتە ژێر پرسیارەوە و هەموو ئەو ڕژێمە لەژێر ئەلامەتی سوالە دابنێ ئاماژەت بە ڕۆڵی دین و ئاین کرد کە بێگومان یەکێک لە هەرومەکانی داسەپاندنی دەسەڵاتی سەرمایهداری کە لەگەڵ دەسەڵاتی پیاوسالاریە بەڕاستی لێک هەڵشێراون ئەمڕۆیانی سەرمایهداری بە پێچوانەوەی کە تەبلیغەکرێ سەرمایهداری بە فعالیت و بەکارەکانی خۆی بە میکانیزمە زۆر بناغیەکانی خۆی پیاوسالاری بەرهەم دێنێتەوە یعنی پیاوسالاری دیاردەیەک نییە سەرمایهداری دروستی کردبێ بەڵام سەرمایهداری لە سەردەمی ئەم ڕۆیا بە و ئابوووریەوە بۆ نابەرابەریە کە هەیەی پیاوسالاری نەک هەر تەنها
پارێزگاری لێکای ژێنێتەوە هەموو ڕۆژە دووبارە بەرهەمی دێنێتەوە و باسەکەش سەر هەرتەنها ئەوە نییە مەسەلاً هەندێک پێیان وایە کە بۆچی ئەم جۆرە ستەمانە هەیە ئەڵەن نایەکسانی و ناعەدالەتی و ستەم بە هەر حاڵ لە سای سەرمایەداریە بارانێکی ڕەشە بەسەر هەموو شتێک هابارێ هەموو شتێک بە ڕەنگی خۆیە گۆڕێ و هەموو ئەو جیاوازیانی کە لە بینی ئینسانەکانە هەیە لە ڕووی دینەوە لە ڕووی ڕەگەزەوە لە ڕووی جنسەوە لە ڕووی تەمەنەوە تەنانەت هەموو ئەمانە بن بە سەرچاوەی هەڵاواردن و فەرق و جیاوازی لە نێوان ئینسانەکانە ئەمە دروستە بەلایەک بەڵام بەلایەکی تر ئەوەی کە ئەبینرێ سەرمایەداری بۆ دووبارە بەرهەمهێنانەوەی خۆی پێویستی بەکارێکی هەرزان و پارە نەدراو حەق نەدراوی ژنانە بەڕاستی ینی خەڵکانێک پێیان وایە کە مەسەلەن تاڵانی سەرمایەداری سەردەمی سەرەتاکانی سەرهەڵدانی سەرمایەداری بۆ دوایەوەی کە کەوتۆتە سەر پێی خۆی بۆ بە سیستەمێکوانە لەسەر ئەساسی زێدەبایی بەتەنها ئەژی و گەورە بێتەوە بەڵام تاڵانکردن و تاڵانکاری هەمیشە یەکێک لە سەرچاوەکانی کۆکردنەوەی سەروەتە بۆ سەرمایەداری تاڵانکردنی وڵاتانی بندەست و لەلایەن دەوڵەتانی ئیمپریالیستیەوە تاڵانکردنی سەروەت و سامانی ئەو جێگانەی کە فەتحەکرێن تازە لەلایەن سەرمایەداریەوە ئەفریقات هەیە ئوسترالیات هەیە ئەمریکات هەیە ئەوانە و تاڵانکردنی بەردەوامی کارێکی پارە نەدراوی ژنان ینی هەموو ڕۆژێک ژنان لە کۆمەلگاکانە لەم سەرتا ئەو سەری دنیا کارێکی مفت و خۆڕایی ئەەکەن کە ئەگەر بە پارە بقەبڵێنرێ قسەی من نییە قسەی ڕێکخراوێکی وەکو ئۆکسفا ماڵێ ساڵانە 2 تریلیۆن دۆلار پارەی هەیە ئەگەر ئەم پارەیە بدرێ لەلایەن سەرمایەداریەوە بەڵام نایدا سەرمایەداری و تۆ ئەیبینی بۆ نمونە ئەم نابەرابەریە بە جۆرێکە من و تۆ لە وڵاتێکی ئەوروپیا زیندگیەکەین و ئەژین لە وڵاتی ئێمەیە لە وڵاتی ئێمەتیایە ئەژین پەروەردەکردنی مناڵێکێکە لە مەسەلە سەرێکیەکانی ئەم کۆمەلگایە بەڵام ئەبینی ئەوانی کە لە پەروەردەکردنی مناڵە کارەکەن کە گرنگترین کار و مهمترین کاریان هەیە کە لەگەڵ شتی بێجانە کار ناکەن لەگەڵ جگەرگۆشەکانی من و تۆیە کارەکەن هەموو ڕۆژێ خزمەتی ئەوانەکەن و جگەرگۆشەکانی خۆمانێ نەخینە بەردەست لە هەموو کە زیاتر دۆخی ژیانێننا لەبارە لە هەموو کەس زیاتر بوچەیان کەمترە لە هەموو کە زیاتر کاری تاقەت بروچێنیان پێکرێ ئەم واقعەتە ئەبینی سەرمایەداری ئەم بەشە لە کاری کە بۆ ژنان داناوە هەمیشە بەشێکە لەو کارێک کە لە ژنان بە کەمترین خەرجەوە ئەبێ بچێشیەوە ئەمە سەرچاوی ڕاستەقینەی پیاوسالاریە پیاوسالاری ئەوە نییە دوو پیاو وایە هۆرمۆنەکانیان چۆنیە و حەزەکەن لە ژن بن و حەزەکەن عەزیەتی ژن بن و لێرەوە پیاوەتی ئەمەشیان لەوانەیە هەبێ مەسەڵەن پیاوێکی تۆ ئەیبینی کارگەرێکە ڕۆژتاوارە بلەو سەرجادێت تەوهید دەکرێت ڕۆژتاوارە لەو سەرجادەیە بێمافەکرێ ستەمی لێ ئەکرێ ئەخرێتە ژێر پێوە ئەوانە بۆ تعویزکردنی کەسایەتی خۆیمانەیەتە بێتەوە بۆ ماڵەوە بڕۆ پەرداخیاوم ببێن ئەڕۆ جوودەگۆڕێن بۆ بشۆ وەکەوەی کە لێرە تعویزێک باتەوە بۆ بێکەر ئاتا لە کوردستانە ئەیبینی لە کوردستانە پیاوەکانمان کە خۆیان زۆر بە پیاوەزان لە ماڵەوە کەسرە دەرەوەستن لە پیاوەتی ئەوەی کە پێوترێ پیاوەتی لە نەزەری ئەوانە لێیان سەنراوەتەوە لەسەر جادەکانە ئەوان بندەستی ئەوە کە لەسەر جادە دەسەڵاتی بەدەستی بەڵام کە دێنە ماڵەوە دووبارە ئەم تعویزیان بۆ دێتۆم تعویزە نەستیە بەرحاڵ ئەمەی کە ئەیبینین سەرمایەداری لەگەڵ پیاوسالاریە لێک هەڵشێراوە لێک جا ناکرێتەوە و بەم ئەم جوڵانەوەی بەم مەعنا ڕادیکاڵی کە لە دژی پیاوسالاری وەستاوەتەوە بەڵام بە معنایەک لە دژی سەرمایەداریشە ینی جوڵانەوەیەکە دژ بە سەرمایەداری نەک تەنها جوڵانەوەکە دژ بە جمهوری ئیسلامی نەک تەنها دژ بە ئاین نەک تەنها دژ بە هەڵاواردن و بێمافی و بڵێن ئەوەی کە پێوترێت تەبعیز ینی من وایە بینم ئەم جوڵانەی لە ئێرانە هاتوتە دەرەوە بە لابردنی یاساکانی قەدەغەکردنی بڵێن یاساکانی فەرزکردنی حیجاب یاخودەوەی کە ژنان بەرابەربین لەگەڵ پیاوە بەبەش کۆتایی پێ نایە ئەو کچانێک کە هاتوون ئەمڕۆ لە بەرامبەر یاسای حیجابە ئاعتراز دەرەبڕن بەڕاستی بەیانی لە دایک و باوکیشیان قبوڵ ناکەن لە ماڵەوە لەو براکانیان قبوڵ ناکەن لە ماڵەوە بە چاوێکی سووکسێریان کردن و بە کەمیان بزانن و ئەمە خەریکە بەڕاستی شۆڕژێکی کۆمەڵایەتی دروست دەکا یعنی تەواوی ئەوەی کە ئەو جێگەیانی کە ژنی تیا زیندانی کراوە ئەو شوێنانەی کە زیندان بۆ ژنم ڕۆگە بە مەدانی خەبات بۆ ژنان و ئەمە بە بڕای من جوڵانەوەیشی زۆر گەورەترە لەوەی کە تەنها جوڵانەوەیەک بێت دژی هەڵاواردن ئەم جوڵانەوەی دژی نابەرابەریە و بە معنایە بەڕاستی ئەبێت تعبیری لێ بکرێت
من بەڕاستی ئەوەی کە تا ئێستا متابعەم کردووە لە ئێرانە من کەمتر بیدیومە لەسەر ئەم نقطە گرنگە قامک دابنرێ پەنجە دابنرێ و تەشخیص بکرێ. باسەکەم ینی هەستەکەی جارێکی وا هەیە کۆمونیستێک و سۆشیالیستێک وانە قسەکەی لەگەڵ قسەی لیبرالێکا کە لە دژی هەڵاواردنی نێوان ژن و پیاوە زۆر جیاواز نییە. هەستەکەی ئەم سەنگەرە دانانین باس سەنگەربەندیەکەین کە سەنگەری خۆمانجاکەین و خەتی خۆمانجاکەینەوە بە بڕای من خەتجاکردنەوە لە مەسائلی ئاوایە کرێ من کەمتر ئەبینم هەڵسوڕاوانی ژنان لەم بابەتەوە بەڕاستی مەسایلەکانیان بە دەقیقی بەرجەستە کردبێ و تعبیریان لەم لایە نەکردبێ ینی خەریک نین ئێمە شتێک دروستکەین ئیختیلاقیکەی خۆمان ئیبتیکاریکەین تعبیری لێ بکەی لەم لایەنە شۆڕژگێڕانە و ڕادیکاڵی جوڵانەوەی ژنان لە ئێرانە. بەڵێ من تێبینیم ئەوەیە کە سرفەن مەسلەی حجاب وەکو سمبۆلێک بۆ تەحمیڵی مەذهب و قوانین و یاسای مەذهبی و ئاینی بەسەر ژنانە کۆیلەکردنیان بە بەهانەی مەذهب سمبۆلیک بۆ وەختێک کچێک حجابەکەی لە ئابا و ئەی سووتێنێ و بە دوای ئەوە بە دەورە و ئاگرا ئەرەقسێ ئەڵێ من لەو شۆڕشا ئەبێ حەق و ئازادی ئەوم ببێ پۆششی خۆم هەڵبژێرم وە لە ناو خیابانەکانە بتوانم بڕخسم بۆیە ئەم سمبۆلی ئەسارەتی خۆم ئەسووتێنم و ئەمە نەوتنە بە سەرمایە نەوتنە بە ئاین نەوتنە بە کولتورێکە ئەوی ژێردەستە و کۆیلە بە حساب هێناوە و لە زۆر جێگا لە زۆر جارە ئەبینی عەقلی ژنان کولەن معرفەتیان همەتیان و مایەدانان لە خۆیان لە قبال خانەوادەکەیانە زۆر لە پیاوەکان زیاتر بووە و ئێستش هاتنە مەیدانی ژنان ئەوەی ثابت کردووە. ئێوە بە نکاتێکی مهم بشارەتان کردەوە کە ژن هێزیکاری هەرزانە ژنێک کە لە ماڵەوەیە بە ماتریال و مەوادی غەزاییەکی هەرزان ئەتوانێت پێخۆری خانەوادەکەی تامین بکات ئەرزش بۆ کارەکەی دانانرێت سەرمایەداری سوود دەبالەوە کە ئەم ژنە بەبێ معاش لە ماڵەوە خزمەت بکە چینی کرێکاری داهاتوو یا جیلێکی تر لە کرێکاران بگەینێتە ئەو تەمەنەی کە سەرمایەدار بتوانێت بیان چاوسێنێتەوە بەبێ ئەوە هیچ پارێکی دابێ بۆ گەورەکردنیان ئەو ژنە ئەگەر مێردەکەی معاش وەرەگرێت بابەتی ژن و مناڵەکەی پوڵێکی وای پێنادن تۆ لە نەزرا بگرێت چیتە ڕستۆرانە غەزایە خۆی ئەو غەزا چەند ئەکەوێ و ئەگەر زەرب دەرچواری بکەی یا زەر دە پێنجی بکەی قیمەتی خواردن لە دەرەوە چەندە یاگەر جلو بەرگەکەت بدەیت لە دەرەوە بۆت پشۆن و ئوتوی بکەن ئەگەر منداڵەکەت کەسێکی خصوصی بێنی لە ماڵەوە 4 ساعت 5 ساعت شەوێک ڕای بگری چەندێ پارەت لێ وەرەگرێ ئەم ژنە شەوانە ڕۆژ ئەبێ ئاگای لە ماڵ بێ ئەگە بێ لە پاک و تەمیزی ماڵەوە بێ پەرستاری لە پیر لە منداڵ لە نەخۆش وە هەموو ئەرکی ماڵ بکە بەبێ ژیرەمە واجب بەبێ ئەوە هیچ تەقاعد و بازنشستگیەکی ببێ بۆیە سەرمایهداری قازانجەوە ئێستش خواستی ئازادی ژن مەسئلەی بەرابەری خواستێکی دموکراتیکە هەموو هێزەکانی کۆمەڵگا داوای ئەوواکەن بۆیە توانیویە ئەو دروشمەی ژن ژیان ئازادی ببێ بە شتێکی جەهانی و هەموو دنیا بەهەژێنێک کە بێنە پشت ئەو داخوازەکە ژنان لە ئێرانە هەیەە و بۆی هەستاون دیارە ڕزگاربوونی ژنان ڕوخانی جمهوری ئیسلامی گەرەکمە بە نکتێکی مهم بشارە بکەم تەسیرێکی یەکجار گرنگی لەسەر لە دەرەجەی وڵاتانی دراوسێ لە دەرەجەی دووەمە شەرقی ئەوسەت یا خاوەرمیانە ڕۆژەڵاتی ناوەڕاست ئەبێ و لە سەرهی دنیا لە وڵاتانەیە کە قوانینی و یاسای ئاینی ئیسە لەوانەیە مەسیحیەت بێ ئیسلام بێ بە هەموو ئەنواعەکەیەوە ئەگەر بتوانێت موافق بێ ئەم حرەکەتە مطمئناً لە ئەفغانستان تەسیریە بێ لە تورکیە تەسیریە بێ لە عێراق تەسیریە بێ و بەرهەڵستی ئەو حکوومەتە سەرمایەدارانەی دەرەوە ئەبێتەوە کە ئەمساڵی ئەلقاعدە تێرن یا ئەمساڵی تاالبان تێرن لە ئەفغانستان دایانن ئەمساڵی جمهوری ئیسلامی تێرن لە ئێران دایانن بۆ بەرگردن لە هێزی ئێرادەی خەڵک بەرگردن لەوە کە هێزە و ڕادیکاڵەکان و هێزە پێشکەوتوەکان دەسەڵات بگنە دەسەوە عەلەیهی مطالبات و خواستەکان و منافعی سەرمایە جەهانی بڕیار بدەن بۆیە ئەمانە حکوومەت هایەکن لە منتەقا دایانن بەنسبەتی فەرهەنگەوە بەنسبەتی ئاینەوە ژن ڕێزمان هەیە بۆ ئەو خەڵکە و زیاترین چەسانەوە دژ بە گەنجان دژ بە ئەفکاری پێشڕۆ بەنسبەت ژن و پیاوەوە ئەنجام بدەن بە خاطریەوە قازانجی سەرمایە پارێزن وە دەست نیشاندەکانی خۆیاندانن ئێستاش 45 ساڵ ئێمە لە دەرەوەی وڵات ئەنوای ئەترازەکەین بە جنایەتەیەکی جمهوری ئیسلامیەکە تا ئێستا نە UN نە EU یا وڵاتانی ئەوروپای هاوبەش
نەدەوڵەتە سەرمایه‌داریەکان نەهاتوون کارێکی ئەو تۆ بکەن بۆیە خەڵک قەتی ئومێدی لیان کردو و ئێستا بەهێزی خۆیان و بەهێزی پشتیبانی خەڵکی ئازادی خواز و بەرابەری تەڵەبی جیهان پشتی بەست و ئەم گشتە حمایەتە ئەبینێن ئەمە لە بەرلین لە کانادا لە وڵات ئوسترالیا بە هەزاران کەس و دەهەزاران کەس خەڵک دێت و لە خەباتی خەڵکی ئێران پشتیبانیەکە چون مەسئلەکە مەسئلەیەکی ئینسانیە مەسئلەیەکی دموکراتیکە و بە ناوی ئۆرگانیزایشن یا ڕێکخراوەی مافی مرۆڤ ئێمە لە 45 ساڵە هیچ حمایەتێکی ئەوتۆمان نەدیوە ئێستا بینی لە ئەفغانستان کابراچێک منداڵەکەی خۆی فرۆشێ بۆی سکی منداڵەکانی تریتێرکە هیچ نهادێکی بێنم لە لیفریای ئەو خەڵکە ناکەوێ لە محتاجی و لە برسیا ئەو خەڵکە خەریک تیاچێ بەڵام لە بینی لە هەفتێکە 40 ملیۆن دلار ئەمریکا ئەدا بە تالبان کە مطلقاً سەرفی خەڵکەکەی خۆی ناکە ئەم حکوومەتانە کرد لەوێ دانراون و حمایەتیان ئەکرێت لە تەرەف دەوڵەتای زلهێزی سەرمایه‌داریەوە لە مقابلی خەڵکەکەی خۆیان ئەوێسن و دەوڵەتەکان لە واقعی هیچ ناکەن ئێستش ڕووی خەڵکی ئێران ڕووی مبارزات و مبارزینی خەڵکی ئێران لە خەڵکی ئازادی خواز جیهانە کە فشار بێرن بۆ دەوڵەتەکانیان مناسباتی دیپلۆماتیکیان مناسباتی هەر نەوع تجاریان لەگەڵ جمهوری ئیسلامیە قەت بکەن و ئەوانیش بێنە پشتی خەباتی خەڵک دیارە لەسەر مافی ژنان لەسەر خودی خاستی ژن ژیان ئازادی تعابیری مختلفەیە ژیان لە نظر کەسێکە ئەوەیە کە مەسەڵەن ژن نەکوژ لە نظر کەسێترەوەسە ژن ژیانی تەمین بێ دەستی لە گیفانی خۆیان بێ وابەستە بە پیاو نەبێ بتوانێت بە ساهمی بەرابەر لە کۆمەلگا لە تەولیدی اقتصادیە لە ئیشتغاڵ و کارە لە تەسمیماتی سیاسیە نەخشی بێ ئەمە بەستگی هەست بە ئیدۆلۆژی و فکری ئینسانەکان کە بەرەی سۆسیالیست بە تەواوی مشارکەتی ژنانی لە هەموو ئاستەکانە بەرامبەر لەگەڵ پیاوگەرەکەوە عملاً لیبراڵەکان ئێستا لەم شعار و درشمە ئستفادەی خۆیانەکەن بۆ ئەوەی کە بێژن ئەگەر مەسەڵەن کوڕی شا بێننەوە یا هەر جەناحێکی دەستکردی و وڵاتانی ئەوروپایی بنێرنەوە بۆ ئێران ئازادی پوششیان نەبێ بەڵام ئێوەش شارەتان کرد مەسئلەی ژنان ئێستا تەنها مەسئلەی حجاب نییە بەڵکو تامینی ژیانە ئازادی بیر و بڕوایە ئەوە ئازادی هەموو فعالیتێکە هەر ئینسانی هەیەی ژن و بەرابەری بە معنای کەلیمە من بە بەسەکەمەوە بوو سدیقە لەوەوە کە باز لە تەبعیزە باز لە هەڵاواردنە بچین بۆ نابەرابەری یعنی لەوەی کە ژنان لێی بێزارن ئەوە نییە کە لە ڕووی حقوقەوە لە ڕووی مافەوە مافیان مافی پلە دووە مەسەلەی ئەوەی کە لێی بێزارن و ئەوەی کە بووەتە سەرچاوی ناڕەزایەتیان وە خەریکە بە گیانی هێناون وە لەم مەسارەیە خەریکن گیان ئەبەخشن مەسەلە نابەرابەریە نایەکسانیە ئەوەی کە تۆ یەکسانی لەگەڵ پیاوە ئەوەی کە تۆ ناتوانانی هیچ کاتێک وەکو پیاو ئەوەی ئەو پێگەی پیاو هەیەی یعنی ئەمە هەتا بۆ سویدیش ڕاستە ینی ئەم نابەرابەریە کە بەشێکە لە سیستەمی سەرمایه‌داری دژایەتیکردنی ئەم جوڵانەوەی لەگەڵ نابەرابەریە ئەیکاتە بەشێک لە ئوردوی ئاڵوگۆڕی سۆشیالیستیانە لە کۆمەڵگایە یعنی ئەگەر باسەکە لەسەر بڵێ گۆڕینی جوڵانەوەیەکە یاخود دیتنەوەی ناوکۆکەکانی دژایەتیکردنی سەرمایه‌داریە لە جوڵانەوەیشی دژی جمهوری ئیسلامیە لێرەوە ئەتوانێت دەرکەوێتەکان جوڵانەوەی بە تەنها لە دژی هەڵاواردنی جنسی لە بینی ژن و پیاوان نییە لە دژی بێمافی ژنان نییە لە دژی نایەکسانیە بە هەموو ماناکانی و بە مانە ئابوووریەکەی کۆمەڵایەتیەکەی فەرهەنگیەکەی لە هەموو ئەو مەجالاتانەیە کە ئافرەت و پیاو هەنووەوانە ژن کار زۆرترەکەوە کەمتر داهاتی هەیە چوزان کە خواردن نابێ ژن لە هەموو کەس بەرسیترە کە بەیانیان هەڵەستن ژن لە پێش هەموو کەسا هەڵەستێ لە دوای هەموو کەسا ئەخەوێ کە ئاو نابێ ژنە بە شان ئاو بێنێ کە کارەبا نابێ ژنە بێ بە شوێن سوتەمەنیا ڕاکات و بزانێت چۆن چۆنی کاروباری ناوماڵی نەکات کە نەخۆشەکەوێ بەناڵەوە ژنە بە دیاریەوە دانیشێ کە کەسی پیر و بە ساڵاتچووی ناو خێزان نەخۆشەکە دووبارە هەر ژنەکە مەسئولێتەکەی هەڵەگرێت یەک لە هەر جێگایەکە ئەیبینی ئەو جێگای بۆ ژندانراوە جێگایەکی کەمترە لە پیاوان لە ئەوروپا وایە لە ئێران وایە لە ئەمریکا زۆر خراپتر وایە لە چاو ئەوروپایەگەر قیاسی بکەیت
ئەمە هەمووی ئەم نایەکسانیە بەرهەمی سەرمایەداریە و ئەم جوڵانەوەی ژیان ئازادیە لەو بەشەیە کە لە دژی نایەکسانیە لە دژی ئەم دنیای سەرمایەداریە. ئەگەر ئێمە تعبیر لە لایەنی ئەم جوڵانەوە بکەین توانیمانە تعبیر لە ڕادیکالیزمی ئەم جوڵانەوەی بکەین کە پێویستی بە زمانێکە بۆی دێتە بۆ وە زمانێکە کە تعبیری لێ بکە. من لێرە نکتەیەکی ترم پێ گرنگە ئێستا باسی بکەم ئەویش ئەو شەپۆلە کە ژنان هاتنە مەیدان و هێرشیان کردە سەر ئیسلامی سیاسی بۆنیادگەرایی لێرە ئێمە دوێنێ و پێرێ کۆنفرانسێکی نێونەتەوەی ژنان بوو بە زمانی ئینگلیسی و سوێدی کە من تێدا بەشدار بووم لە نێپاڵەوە لە تورکیەوە لە کوردستانەوە و ژنانی ئێرانی بەشداری ئەم کۆنفرانسە بوون. تەسیراتی ئەم حرەکەتە لە ئێرانە لەسەر دەوروبەری خۆی عەلەیهی فۆندامنتالیزم و بنیادگرایی باسەکرا. گەرەکمە بە یەک نکتە ئێشارە بکەم ئەویش ئەو حرەکاتە لە کوردستانی عێراق من ئەبینم ڕاستەوخۆ بەرەی ئیسلامی ترساندووە. یەکسەر یەک مانگ تقریبەن 40 ڕۆژ هیچ کوشتنی ژنان نەبوو، هیچ حرەکەتێک نەبوو بە خاترەوە حەپەسا بوون کە ژن لەپڕ هات مەیدان و ئەو هەموو ئاڵوگۆڕی لە ئێران دروست کرد تەسەووریان ناکرد. ئێستاش بە دانەدانە خەریکن ئەو ژنە ئازا و پێشڕۆ و شۆڕژگێڕانەی کە خەباتیان کردووە تا ئێستا و پشتیبانیان کردووە لە حرەکاتێکە لە ژنانی ئێران کردویانە دانەدانە خەریکن هێرشەکەنە سەر ئەوانە. بۆ نمونە هەفتەی ڕابردووە بۆ بەهار مۆنزەر و بۆ چۆمان هەردی و چەند نەفەرتر لە پێشڕەوانی بزوتنەوەی ژنان کە خەریکی کاری ئاگاهگەرانان خەریکن لەسەر بەرهابەری جنسیەتی مەسئلەی جەندەر کارەکەن هێرش کراوەتە سەریان ئەنوای تۆهمەتیان لەدەن ئەنوای شتی ناشرینیان ئەلەی هەنووسن و ئەمە نیشانەی ترسی ئیسلامگەراکان و کەس ئەفرادی مرتەجعە کە حرەکەتێکی وا لە کوردستانی عێراق و لە کولی وڵاتی عێراقیشا پا بگرێت خەریکن بەر بەواگرن هەر بەم شێوە دەستیان کردو بۆ حرەکاتە هیوادارم کە کلن ئینسان هەیە ئازادی خواز و بەرابەری خوا ژنانی تر پیاوانی تر پشتیبانی بکەن لەو ژنانەکە بە جورئەتن حرەکەتیان کردووە ساڵهایە کارەکەن لە مەسئلەی بەرابەریاوە پشتیان چۆڵ نەکەن. دەستەکان خۆش بێت. من بچمە سەر باسێکی تر هەر پەیوەند بەم مەسەلەیەوە کە مەسەلەی ڕێکخرابوونی ژنانە. یعنی ئێمە لە مێژووی جوڵانەوەی ژنانی دنیاە چەشنێک لە ڕێکخراوبوون هەبووە هاوکات لەگەڵ هاتنەکایی ئیتحادیە کارگەریەکانە ژنانی کارگەریش ڕێکخراوی جەماوەری خۆیان دروست کردو ژنانی کارگەریش ڕێخستنی خۆیان هەبووە و ڕێکخراوی جەماوەری فراوان بوو. ینی کەسانێک ڕەنگە باوەڕ نەکەن کە چۆن مەسەلەن ژنان لە ڕۆڵێکی گەوریان لە شۆڕشی ئۆکتۆبەرا بوو چۆن ئەساسەن شۆڕشی ڕووسیا کە دواتر بە شۆڕشی ئۆکتۆبەر کۆتایی هاتکە لە شوبات لە ماشەوە دەستی پێکرد لە ڕاستیە لە هەشتی ماشەوە بە هەشتی مارسەوە بە ڕێپێوانی ژنان دەستی پێکرد. ڕێپێوانی ژنان ئەویش هەروەکو جوڵانەوەی ژیان ئازادی تەنها بۆ مافەکانی ژنان نەبوو، تەنها بۆ جلشۆرگەی عمومی نەبوو، دەمە یەکێک لە خواستەکانیان ئەوە بوو بەڵکو دژی جەنگ بوو، دژی شەڕ بوو، دژی برسێتی بەڵێ جوڵانەیەک بوو بۆ ئەوە ئەمە بوو بە سەرچاوی ئەو شۆشە گەورەی کە رووسیا و بگرە دنیاشی گۆڕی. ئێمە لە دوای 100 ساڵ لەو نمونەیە ئەمڕۆ لەگەڵ شێوازێک لەگەڵ ڕێکخراوبوونی ژنانە بەرەوڕوین بەداخەوە زۆرتر ڕێکخراوی هەڵسوڕاوانە، زۆرتر NGOە، زۆرتر ئەوەیە کە پێوتە ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی کۆمەڵێک چالاکوان سەرنێن بەیەکەوە دیارەکاری باشەکەن زۆرجار زۆریش ماندوو نەناسانە کارەکەن، زۆر دلێرانە کارەکەن، زۆر نەترسانە چاو نەترسانە کارەکەن وان سەرنجامی کارەکەیان ئەوەیە کە نابێ بە ڕێکخراو بوون و ڕێکخراو لە ناو ژنانە دروست نابێ و ئەو ژنە زەحمەتکێشانەی ئەمڕۆ لە کوردستانی ئێرانە بەردیان بەدەستەوە گرتو و لە سەنگەرەکان ئاوەستاون یانە دیفاع لە کوڕەکانیان بکەن ڕۆڵەکانیان بکەن و کچانەی کە لە مەکتەبەکانە ئەڵقا بەستن و پێکەوە سرو دەڵێن و باسی ژیان ئازادیەکەن ئەوانە لەو ڕێکخراوانەیە جێگەیان نابێتەوە چونکەوە ڕێکخراوی نوخبن، ڕێکخراوی ئێلیتن، ڕێکخراوی کۆمەڵێک ژنن کە ئەساسەن هەنێک جار سەرباری دلێری و سەرباری چاونەترسیان بەڵام کەمترین مشکلانێ لە چاو ژنانی ترە. یعنی لە هەموو ژنانێکی تر ئازادترن، لە هەموو ژنانێکی تر
فرسەتیان زۆرترە بۆ تابیرکردن لە خۆیان و ئەوانن کە دێنە ڕێکخراوە دروستەکە کە بەداخەوە ئەمە ناتوانێت توانایی و هێزی فراوانی ژنان کە نیوەی ڕاستی کۆمەلگا پێک دێنن کە زیاتر لەوانێت لە نیوەی چینی کارگەری کۆمەلگای ئێمە پێک بێنن. زۆر جار باسی چینی کارگەری ژەکرێ بۆ نمونە زۆرترە کارگەری سەنعەتیمان دێتە بەرچاو کرێکارانی نەوتمان بگرن دنیا وێرانە بێ نەوەڵات لە ستۆکهۆڵمە لە سویدا لە بەشێکی زۆری وڵاتانی ئەوروپایە کارگەرانێکە ئاگاداری مناڵن مامۆستایانی ڕەوزەمان بگرن اقتصاد دەوەستێ هیچ کەسێک ناتوانێت بچێت بۆ سەرکار هیچ کەسێک ناتوانێت مناڵەکەی بەجێ بێڵێ اقتصاد دەوەستێ ئابووری وەستێ بەدەستی ئەوان نەتوان چەرخی ئابووری ڕابگرن بەڕاستی ئەوە حقیقەتێکە کە کەمتر باسێکرێت جا بەسمەوەیە نیوەی زیاتری چینی کارگەر ژنانن و هەموو ئەو ژنانی کە لە ماڵەوە کاری مفتەکەن کاری بەرامبەرەکەن کاری خۆڕایی ئەەکەن و ئەوانە هەمویان چەساوی دەستی سەرمایهدارانن ئەو ڕێکخراوی ژنانە کووا بتوانێت ئەمانە یەک بگرێت و بۆی ئێمە هیچ کاتێک ئەمە بۆ بە نابێ بە پرسیار لە هیچ کاتێک ئەمە نابێتە خاڵێک بۆ ئێمە کە بۆ ڕێکخراوەکانی ئێمە ناتوانێت دەستی بگا بە دەستی ئەو ژنانەوە ئەو ژنانە لە ڕێزەکانی خۆیان ڕێکخراوکە و بڕای من ئەگەر لە ڕابردووە هەمیشە و دایم جوڵانەوەی ژنان بەدەست ئەم کێماسیە گەورەیەوە ناڵاندوێتی وە زەربەی بەرکەوتووە ئەمڕۆ لە شۆڕشی ژن ژیان ئازادیە زۆرتر جێگای ئەمە بەرجەستەیە وەختی قسە لەسەر ڕێکخراوبوو نەکرێ من کەمە بینم باز ڕێکخراوکردنی ژنان بکرێ بەڵێ قسە لەسەر کۆمیتەکانی گەڕەگەکرێ قسە لەسەر کۆمیتەی جوانانی گەڕەکرێ کە ژن کشان و کوڕانی تیان بەڵام کەمتر قسە لەسەر دروستکردنی ڕێکخراوەیەکی جەماوەری بۆ ژنانی ئێرانەکرێت کە ژنانی ئێران پێکەوە هەموو توێژەکان قسە لەسەر ڕێکخراوێ نەکرێ خوێندکاران مامۆستایان کارگەران تەنانەت بازاڕێکان و کاسبکاران ئەوانە بەڵام کەمتر قسە لەسەر ڕێکخراوبوونی ژنانەکرێت سدیقە بە بڕوای تۆ ئەمە یەکێک لە کێشەکان نییە لەم ڕۆی ئێمەیە کە بچینە سەری کە باسی بکەین کە نەزەری لەسەر بگۆڕین و قسەی لەسەر بکەین بڵێ ئەم 43 ساڵە ئێمە کە لە بواری ژنانە کارمان کردووە لە واقعا خەریکی لێکدانەوەی مەوانعی عەمەڵی ئەو شتانی کە ڕێگری ئەو بوون کە ژنانی لادێ ژنانی خانەدار ژنانی ماڵ بە ژنانی کە شغڵیان نییە لە بازاری کارە بە شکل ڕسمی کار ناکەن مەوانعی عەمەڵی وادەن دیارە ئاین خۆی ڕێگر بووە نەبوونی ئازادی ڕێکخراوبوون مەمنوعیەتی و حتا فعالینی ئەو ئەرسە بازداشتکراون ئەوەش ڕێگریکی تر بووە ئەوانەی کە توانیوان ڕێکخراوی قانونی دروستکەن و ڕێکخراوە غەیری دەوڵەتیەکان یا NGOەکان دروستکەن دەوڵەت دەستی گردووە بەسەریانە و ئەو کەسانەی کە داوتەڵەبانە یعنی پێشڕەوانێک کە چەپ بوون ڕادیکال بوون هاتوون NGO دروستکەن وردە وردە ئەمانەی استخدام کردووە بە معاشکی ماڵانە ئەمانەی لەو کارە ئەساسیە کە بۆی هەستا بوون بازگەشتاوتەوە بووە ئەگەر لەبیرتان بێت دکتۆر شەهرزادی مجاب تحقیقاتێکی زۆر جوانی کردبوو ئێمە داوتمان کردبوو بۆ ئێرە لە شاری ستۆکۆڵم لەسەر NGOەکان یا نان گەڤەرمەنتال ئۆرگانیزیشن تەشەکلهای غیری دەوڵەتی قسە و باسێکی کرد کە چۆن سەرمایەی جەهانی بۆ منحرفکردنی فعالینی ئەوەرسە و لە واقعا دوورخستنەوەیان لە بزوتنەوەیکی کۆمەڵایەتی وردە وردە ئەوانە ئەکاتە مۆزدبگیر و استخدامیانەکە و معاشکی ماغانەیان بۆ برێتەوە و لەگەڵ دەوڵەتەکان پەیوەندیانەدا کە لە ماهیەتی ئەترازی و انقلابی خۆی خاڵی بکات ئەمە بەشێکێک ئشارەتان کرد ئەمە ئاگاهن ئەمانە پێشڕەوەن مەوانەی عەمەڵیان کەمە ئەزانن ستەمی جنسیەتی چیەوە تەلاشەکەن ڕێکخراو دروستکەن بەڵام ژنێک کە ژنی لادیە نازانێ مبارزەی ژنان چییە مافی خۆی ناناسێ و ئەو کارانێک ئەڵم سبحە لە خەوە لەسێ ئەبێ خواردنی خانەوادەکەی تامینکە دوایەوە لە فکری شۆردنی لیباسا بێ لە فکری تەمیزکردنی ماڵەکە بێ دیسانەوە خواردن لێ بنێ بۆ نیوەڕۆ ئەنوا ئەقسامی مشکلاتی جسمی هەیە و بە هەژاریەوە ئەبێ تەلاش بکات بە سەرفەجۆییکردن لە ئەو پوڵەکەمە کە شوەکەی ئێتێرەتۆسکی منداڵەکان و مێردەکەی تێرکە تەواوی ڕەنج و تەلاشی ئەوەیە حتا ئەگەر کارێکیشی دەستکەوتوو لە ماڵانیان نان بکات بۆ خەڵک بڕێ خزمەتی ماڵی خەڵکە مناڵی خەڵک ڕابگرێ ماڵی خەڵک خاوێن بکاتەوە تەواوی وەختەکەی ئەدەتە اختیاری ئەوە خانەوادەکەی تامین بکە یعنی فەقری شدید مانای ئەوە بێت کە ئەو بڕۆی لەگەڵ هاوسەر نوێشتەکان و
هاوچینەکانیان لە فکریەوە بێت کە بەڵکو ڕێکخراوی دروستکە ئەمە بەشێکی ئەمدە لە ژنانی ئێران و کوردستان بە تایبەتلادیەکان تووشی بوون ئەوەیش کە مامۆستایە ئەلا ڕقمی ئەوەی کە کارەکە یا ئەوەی کە کرێکارە پەرستارە شغڵێکی هەیە لە دەرەوە بە مەحزەمە دێتەوە ناوماڵەکەی تازە کاری ناوماڵ دەست پێەکە ئەبێ لە فکریەوە بێت تەواوی کاری ماڵەکەیش خۆیە ببیکە پیاوەکە هاوبەش نییە چون فەرهەنگەکە وایە هەر لە ژنەکە انتزاریان دەستکە ئەرکی ناوماڵیش بکە ئەوەندە ماندووە بێ لەوانەیە ئەمە خۆی یەکی لە ماوانەکە دەست نابن بۆ ڕێکخراو بوون بەڵام بڕێ لە ژنەکان کە قشی متەوەستن بالاخره دەرامەدی کافیان هەیە بە شدت بەو فقرە ممکنە مەسەڵەن دەرگیر نەبن ئەنوای تەشەکولی چکۆلەیان دروست کردووە پێکەوەشن مەسەڵەن کاری هۆنەریەکەن کاری ئەدەبیەکەن لە زمینەی مەسەڵەن کتێب خوێندنە لە زمینەی کوهنەوەردیە پیادەڕەویە گەردشهایەکی ئەلمی بەیەک و هاوکاریگە لە سەرگەرمی گەلێ دروستەکەن ئەدەیەکیان پوڵ کۆکەنەوە وەکو نەهاتهای خێریە کۆمەکەکەن بەو خانەوادەگەلە کە دەرامەدیان کەمە و کۆمەکەکەن بەو ژنانە کە سەرپەرستی خانەوارن مێردەکانیان یا مردووە یا نەخۆشە یا معتادە بە خۆیان سەرپەرستی منداڵێنێ ئەنوا و ئەقسامی ڕێکخراوی شکۆلە و پەراکەندە هەیە کە کاری ئینسانیەکەن یارمەتی یەکتری نەدەن یا مەسەڵەن لیباس و سێنن وەسایل و سێنن بۆ مناڵگەلێک کە ئەچنە مەدرسە لباسی مەدرسەیان یەکیف و کەوش و کتێبیان نییە کارهای ئینسانی خێریە لەو قەبیلاکەن هێشتا بەداخەوە ئەو ڕێکخراوبوونە کە ژنانی خانەدار ژنانی کە لە ماڵەوە کارەکەن مەسەڵەن لفکاچنن مەسەڵەن خەیاتیەکەن بەڵام ڕێکخراونین لە کارگایەکانین کە بتوانن لەگەڵ ژنە هاوکارەکانی خۆیان ڕێکخراوە دروستکەن بە تاکە کەس کەوتونەتەوە تا ئێستا ئەمەوانەی ژیان هەژاری بەس من لێرە پێم خۆشە سەرنجێک بدەم ئەزانی ژنان هەمیشە وا بوون هەمیشە ئەو ژنانەشی کە لە 100 ساڵێک لەمەوبەر ڕێکخراویان دروست کردەوە ئەندامی ڕێکخراوی جەماوەری فراوان بنەوەوانە وەزعیان لە ژنانی ئێستا زۆر خراپتر بووە یعنی زۆرتر 12 ساعات و 13 ساعات و 14 ساعات کاریان کردووە مەسەلەن ئەرچی ماڵیشیان لەسەر شان بووە ئەگەر تۆ مەسەلەن وەزعێتی چینی کارگەر تەبەقەی کارگەر لە هین خوێنیتەوە لە بەریتانیاکە ئەنگلسنووسیوەتی زۆر بە دروستی ئەمان نابین یعنی ئەم جۆرە ئەم کێشانە کە ژنان هەیەیان بووە لە ئێستای هەیەیان لە ڕابردووە زۆرتریان لەوانە هەبووە و ئەگەر زۆرتریشان نەبووی هەرگیز لەمە باشتر نەبووە لەمەی ئێستا بەڵام ئەم شێوازەش لە اقتصاد ئەم شێوازەش لە بەرهەمهێنان کە ئێستا ئەمە بۆ بە شێوازێک بە تایبەتی لە کوردستانی عێراق من نازانم لە ئێرانە چۆنە بەشێکی زۆری ژنان لە ماڵەکە کارەکەن نەک ئەو کارانە ئەکەن کە باسمان کردن و هەمووی بێپارێ هەتا ئەم جۆرە کارش کە ئەکەنوانە و لە ماڵەوە خەیاتی ئەەکەن سوزان نانەکەن بازێکیان شیرینی دروستەکەن ئەم جۆرە کارە ناکەن و بۆ بازار ئەیفرۆشن هەموو ئەمانە لە تۆڕێکی دیاریکراوە خەریکی ئیستیغلالکردن و بەرهێنانیان وە هیچ کەسیش بیر لەوە ناکاتەوە کە چۆنی ئەمانە ڕێخا سەدیقە باسەکە لەسەرەوە نییە کە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی ئەو کەسانی کە بانگەکرێن وەکو ئەو بەڕێز شەهزادی بوجاب پێما بێت ناوی وایە باسی کردووە ئەمە لایەنێکێتی ینی بەڵێ بەشێکیانە کڕێن بەڵام هەتا ئەوانەشی کە ناکڕێن خودی ئەم NGO دروستکردنانە ئەزانی چۆنە مەحرومکردنی جوڵانەوە ناڕەزایەکانە لە عنسورە فەعالەکان یعنی ئەگەر ئەم عنسورە فەعالانە ئەڕۆن هەر کارەکانی خۆشیانەکەن زۆر ئازانش ڕوبەڕووی دەسەڵاتەکانە بنەوە زۆر ئازانش لە بەرامبەر چەوسێنەرانە وەستاونەتەوە کەمپین بەڕێخن و ئەمانە بەڵام بەو پێیەکە پێویستیان بە ئەندام نییە بۆی کارەکانی خۆیان جێبەجێ بکەن هیچ کاسێک چاوێن لە ڕێکخراوبوو نییە کارەکان نەبێتە کاری کەمپین دوای کەمپین چەندێک دوای کەمپینەکانی خەڵکت ڕێکخراو کرد چەند ئەندامت زیاد کرد بە چەند خێزانی زەحمەت چێژگەیشتی چەند ژنی بڵێن ناوماڵ بوون بە ئەندامی تۆ و پیان خۆشەکە تۆ هاتوچیان کردی لەگەڵام ئەسڵەن مۆزوعی بیرکردنەوە نییە مۆزوعی سوال نییە و ئەو پێوانەیە نییە کە سەرکەوتن و سەر نەکەوتنی پێ ئەپێورێ سەر نەکەوتن بەوە ئەپێورێت چەندێک میدیا لەسەر کەمپینەکان قسەی کرد چەندێک خەڵکی ڕۆشن بیر هاتە پشتی کەمپینەکان چەندێک دەسەڵات بەمە متەئەسیر بوو یا جاری وایە چەندێک مەلاکانی تووڕە کرد مەسەلەن کەمپینەکان مەلاوای لێ هاتووە بەڵام ئەوەی چەندێک توانیتە تۆ خەڵک ڕێکخراوکەی چەندێک توانیتە ژن لە دۆخی تاچیە لە ئەخر هیچ خێزانێک نییە
هیچ گەڕەکێک نییە ڕۆژانە ناڕەزایی ژنانی بەرامبەر بە سیستەمی سەرمایه‌داری تیا دەرنەبڕێ، بەڵام هەمی بۆڵە لە دژی پیاوەکەی، بۆڵە لە ژی ئەو ژیانی کە هەیە. من بیرم دێ مناڵ بووم، ژنی دراوسێمان هەبوو ڕۆژ تا ئێوارە لەگەڵ قاپ کەوچکەکانە قسەیە کرد، قاپی ئەشتوو قسەیە کرد، بەدەم قاپشتنەوە تووڕە ئەبوو، تووڕەی خۆی دەرئەبڕی ئەوانە. ئەنی بە بەردەوامی ئەمە لە ناخی ژنا ئەقوڵێ وەیەتە دەرەوە، بەڵام هیچ کاتێک ئەمە نەبووە بە ماتریاو بۆ ئەم شێوازە لە ڕێکخراوکردن وە بۆ ئەم شێوازە لە بیرکردنەوە و ئەو ناڕزایەتیانی کە ڕێکخراوەکانی ژنانی بن کەمتر ئەمە بە یاعتیبار دێنێ، کەمتر ئەمە حساب بۆ ئەماکە. ومن پێم وایە ئەگەر لە ڕابردووشە تەبریرێکمان بوو بێ بۆ ڕەچاونەکردنی ئەمانە، ئەمڕۆ لە سایی جوڵانەوەی ژن ئازادی فرسەتی ئەوە هاتۆتە بەرەوە کە ئێمە دووبارە بەمانەیە بچینەوە ئەو ئەولویاتەکانی خۆمان لەم بوارەیە باس بکەین. ڕزگاربوونی یەکی ئاستی هوشیاری و وریابوونی خودی ئەو ژنانە لە ماڵەوە زۆربیان نەخوێندەوارن، ڕیشەی سیستەمەکە ناناسن، نازانن مافی خۆیان چییە، پێیان وایە تەقسیری شۆکەیانە. یعنی باسی فەرهەنگی خەڵکەکەکەم و ئاستی ڕۆشنبیری عامەی خەڵکەکە ئەوانش کە ئەبن کەسانێک کە بچن خەڵکەکە وریا بکەنەوە، ئەبێ ماڵ بە ماڵ بگەڕن، ئەبێ زەرفێ بدۆزنەوە بۆ ئەم ژنانە کۆ بکەنەوە قسەیان بۆ بکەن. لە ئێرانە هەر ئەو فعالینە ئەیانگرنیان خەر زیندان، لە زیندانە تەجاوزیان پێکەن، حکومی زیندانیانەدەن. من ئێستا دقیق نازانم لە کوردستان وەزئی چۆنە، لە سلێمانی لە هەولێر لە باقی نقاتی کوردستان، بەڵام ئەو هێرشەوە ئەیکەنە سەر پێشڕەوانی کە ناوم بردن لە کوردستانی عێراقا بەشێکە لەو هێرشەیانە ئەم ساختارە حفظ بکەن، نایەنەوەی ئاڵوگۆڕ پێک بێن، نایەنەوەی عناسوری ڕووناکبیر، عناسورە کە یانەوەی ئاڵوگۆڕی ئەساسی لە وە بنەڕەتی دەست پێ بکەن، ژنان ڕێکخراوکن ئازادانە فعالیەتی خۆیان بکەن و نایەنەوەی ژنەکەی خۆیان لە قەوڵیان دەربچێ، ئەیانەوەی هەر کۆی لەوێ ژنەکەیان. یعنی ئیسلامی سیاسی ئەوێ ژن فقط ئەندامی و زاوزیەکەی بەکاربێرن، خەدەماتی جنسی بدا، خەدەمات و سرویس بدا بە خانەوادەکە و هیچی تر دەنگی دەرنەیە بەو شتێکە پیاوەڕان لە ڕووی سیاسیشەوە ببەخشە سدێکانماڵم لە ڕووی سیاسیشەوە بەڵێ ببەخشە شەڕی ئیسلامی سیاسی لەگەڵ ژنانە شەڕ لەگەڵ ژنانە نییە، شەڕ لەگەڵ کۆمەڵگایە. ئەنیش ئیسلامی سیاسی پارێزەری چینی باڵادەستی کۆمەڵگان، نۆکەری چینی سەرمایەدار و دەوڵەمەند و تاجر و بازرگانەکانی کۆمەلگان ویانیان دۆخاوا بمێنێتەوە و لە بری ئەوەی کەوا شەڕی ئەسلی لەناو کۆمەلگایە، شەڕی تەبەقاتی لەناو کۆمەلگایە دروست بێتەوەوانە شەڕەکە بکەن بە شەڕی ژن و پیا و شەڕەکە بکەن بە شەڕی کۆنەپەرستی دواکەوتویی و لەم بوارەیە بمان هەڵنەوە. بە بڕای من نەخشەکەیوان نەخشەیەکی سیاسیە، باسەکەیان لەسەرەوە نییە کە هیچ شریعەتێک تەطبیقکەن و هیچ پامێکیان لەلایەن خواوە بۆ هاتبێ. ڕەوتی ئیسلامی سیاسی ڕەوتێکی داکۆشیکارە لە سەرمایه‌داری، داکۆشیکارە لە چەوسانەوە، داکۆشیکارە لە ستەم و ژێردەسەیی و کۆیلێتی ئینسانەکان. و ئێستا شریعەتێکە بەدەستەوەی ئەڵێ نیوەی ژنان کۆی لەکەو بیا خەرە ماڵەوە چی لەوە باشتر نیە بەجارێک دەوری دەسەڵات ئێمە باسمان نەکرد. ئێستا بڵێن لە ئێرانە حکوومەتێکی ئیسلامی لەسەرکارە کە بنیادگرایشە، بەڵام لە کوردستانە دەسەڵات وەزیفەیە ژنانی نەخوێندەوار بێنێ، ئاگاهیان پێ بدە. ئێستا بۆ نمونە لێرە ئەنواعی ئۆرگانیزیشن هەیە لە وڵاتی سوێدا بۆ کەسانێک کە منداڵ بوون 15 ساڵ و 16 ساڵ بوون، مەدرسەیان واز لێ هێناوە چوون مەجبور بوون کار بکەن. ABF هەیە، ستودیە فرەمیاندە هەیە بۆ گەورە ساڵانێ کە ئەیانەوێت لە بوارێکە دانشی خۆیان زیاد بکەن، ئیمکاناتە خاتە اختیاریان، پوڵە خاتە اختیاریان، کتێب، مامۆستا کە بێن ئامۆزشی خۆڕایی، حتا پارەیان پێدا، پارەی کتێبەکانیان پێدا، پارەی مامۆستاکەدا، ئەو شوێنە کە کلاسەکانیان بێ بە خۆڕاییەنە اختیاریان. دەسەڵات وەختی گەرەکی نەبێ دفاع بکەن لە مافیژن وەزیفەی دەسەڵاتە کە نەسڵێکە باری دێنێ ئاگاه بێ بە حقوقی خۆی، بزانێ مافی منداڵ چییە، مافی ژن چییە. ئەگەر دەسەڵات ئەو کارەی نەکرد، خەڵکەکەش کردی بێت ئەو خەڵکە بگرێت و ئەنوای ئەنگیان لێبدا بیان خاتە زیندان و مجازاتیان بکە، ئەمەڵەن ئەو کەسەکە ها لە ماڵەوە ئەترسێ، ئەو کەسشکە پێشخەراوڵە پێشڕەوە ئەوانش مەحدوو دەکات و ئەیان خاتە زیندان. من پێم وایە دەوری دەسەڵات جگە لە دین و مامۆستاکان ئەوان بنینە لاوە. دەسەڵاتێک کە ئێستا لە کوردستانی عێراقا هەیە، لە دەوڵەتی عێراقا هەیە، هیچ پشتیوانەیەکی لە خەباتی ژنانی ئێران نەکرد بەداخەوە. دەسەڵات زۆر زۆرەوە کە ماهیەتی چینایەتی دەسەڵاتەکە چی بێت، چنێ مقەیدی خەڵکەکەی خۆی بێ، ئازادی ژن و ئازادی ئینسان و مافی ئینسانی بۆ مەترح بێ، ئەوە زۆر تانگەوە وەزیفەی ئەوانە لە واقعە
کە ئەگەر ژنێن خوێندەوار بووە زووتر دراوە بەش و ئەستەش بەکاری ماڵەوە مەجای بۆ نەماوەتەوە خەدەمات و سرویسی پێدا کە مەجای بخۆی پەروەردە بکە دەسەڵات لە خاورمیانە بە تۆر عام ئەو ئەرکە بخۆی دانانێ کاریان فقط چەساندنەوەی ژنەوە دوابردن دقیقاً هەم ئەو بودجەی کە ئەبێ سەرفی ئەوانە بکرێت کە تۆ باست کرد و بودجێ درا بە ئیسلامیەکان و تەچێ و بارەگا و زەوی و باخ و ئەوانیان پێشکەش کراوە بودجیان بۆ بڕاوەتەوە بۆیکەوە هێندە زیاتر بیری کۆی لەبوون و ترس و خۆف لەناو خەڵکا بڵاوکەنەوە ئەوانە هەنگە بڵاو بکەنەوە. من خۆشحاڵ بووم بەم قسە و باسە سدیقە زۆر مەسایلی گرنگمان وروژان و باس کردو دەوارم بتوانین لە داهاتووشە لەسەر ئەم باسانە قسەی ترمان ببێ قسەش زۆر ماوە بکرێەوە نیە بڵین زۆرژمان شت وت بێ کەممان و تۆ بەڕاستی زۆر ماوە بوترێت لەسەر ئەم بابەتە بەڵام کاتی بەرنامەکەمان تقریبان 6 دقەش تێپەڕیوە ئەگەر لەم موازیعانەیە کە ئێستا وترا بیرۆکەیەکی دیاریکرا فریان نەکەوتی تەواوی کە شتێک هەیە لە کۆتاییە بیڵی چاکە گەرنا من دیارە لەناو ژنانی خانەدار و ژنانی ماڵەوە هەروە ژنانی کرێکارە ژنانی پێشڕەو هەیە یعنی شەرتی ئەوەی کە تەحسیڵاتی عالیان نییە و بزان کۆنەشۆن مەسەلە نییە مەسەلە وریایی چینایەتیە و ئاگاهی بە موقعیەتێکی تێدان ئەوانە خۆیان ڕەهبەرانی ئەمەڵیان تێدایە ئەبێ لە مەحەلی کاریانە ژنانی کرێکار خۆیان ڕێکبخەن ئەبێ ژنانی گەڕک و ژنانی خانەدار کەسانێک کە ئاگاهترن وریاترن هەوڵ بدەن کە ژنانی گەڕک ڕێک بخەنوە وەختی ئەم دوو چینە ژنی ماڵەوە ژنی کرێکار خۆی ڕێکخست پێکەوە پەیوەندیان بوو لەگەڵ هاوچینەکانی خۆیانە کە پیاوانی کرێکارن ئەگەر دەست بنن دەستیەکەەوە بن پێم وان نییە هیچ دەسەڵاتی بتوانێت مقاومەت کا لە مقابل ئێرادیانە دیارە عناسوری پێشڕە و وەکو مەکسیم گورکی وتی زانکۆکانی من لە حاڵەکە هیچ وەخت زانکۆ نەچوو بوو ئەگەر ئینسان وریایی چینایەتی بێ مافی خۆی بزانێ بتوانێت منشە و مەبدە بێ بۆ حرەکەتای کۆمەڵایەتی لە دەوروبەری خۆیان ئەو نورە بڵاو بکاتەوە ئەو ڕێکخراوەگەلە دروست بکە و دەست بنە دەستیەک و دژی چەسانەوە دژی تەبعیز ستەم کار بکەن و هیوام سەرکەوتنی هەموو ئینسانێکی خەباتکار و بەرابەری خوازن. زۆر دەستی خۆش بێ زۆر سپاس هیوای ئێمەشە من دووبارە سپاس گوزارم کە داوەتی منت قوبوڵ کرد بۆ ئەم بەرنمەیە مێدەوارم لە دیالۆگەکە ڕازی بوو بیت و فرسەتی تریش بێت دووبارە میوانداری بکەینەوە لەگەڵمانە بەشداربی لە بەرنامەکانی داهاتوە دەستی خۆش بماندوو نەبێ زان زۆریش ماندوو بی ئەمڕۆ چەند کۆبوونەوە و چەند مساحەبەوانە بۆ بەڵام سەرباری ئەوەش داوەتی من قوبوڵ کردەوە سپاسی زۆرترێ تکایە کاکشەواڵگیان بنش لە خزمەتدا منیش سپاسگوزارم کە منت بانکێش کرد و هیوادارم مەجال ببێت دانەدانە و بابەتانە بکەینەوە بە وردی قسە بکەین لەسەری من یا هاوڕیانی تر هیوام سڵامەتی و سەرکەوتنی هەموو ئازادی خوازان و بەرابەری خوازن هەر بژین هەور بەڵێ عزیزان و خۆشەویستان بەم جۆرە هاتیینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیەشمان دیالۆگی هیواتە بەرنامەیەکی تر بە شادی و کامرانیتان ئەسپێرم بەر لە جێهێشتنتان سرودێکی کەی ئەو گروپە مۆسیقی دانیشگای تارانتان پێشکەشەکەم دانیشگای هونەری تاران مێدەوارم پەسەندی بکەن و بەم سرودە بەرنامەکانمان کۆتایی دێنین تا دیداریشی تر و یەکتر بینەوەیەکی تر بە شادی و کامرانیتان سپێرم هەر بژین قسم به ظلم رفته بر تن زنانگی گذر کن از تمام روزهای غرق خواب گذر کن از تمام لحظه‌های اضطراب ز طوق بندگی به شوق زندگی برون شو از جهان سرد و تلخ بندگی دست در دست هم دریا میشویم طوفان میشویم می‌فروشیم دست در دست هم مشتای شکنیم فریاد میزنیم آزادی برای گیسوان دختران انقلاب برای مردمان من به رسم انتخاب نظر سویم بزن برای حق بزن بیا برافکنیم درفش جان امر من که فردای روشنی در انتظار ما